ماڵە بەڕێزان لەگەڵتان بەردەوامین و ئەچین لای تۆڕی پەیامنێرانمان لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان. سەرەتاش لە سیپان ئامێدی لە دهۆک لەگەڵتانە بین. سیپان بەیانیت باش، زانیاریەکانی ئەمڕۆی شاری دهۆک چین؟ سپێدە باش جوان، سپێدە باش جوان، مدبێت جوان زانیاریا دەست پێ بکەم کە دووهی بشە پێشمەرگە لە سنوورە میحوارێ باشی کارین ئەبو عایشە و ئێکژ ئەمیرێن جێکدارێن داعش بوو لە سنوورێ باشی کە بکوژن پشتی کو لاشوی کێتێ دەستێ هێزن پێشمەرگەی ئەف ڕێگەزنامە کو دیگە داوە بناوێ ئەبو عایشە و بپلەیە ئەمیر ئەوەژی کو ئێکژە ئەمیرێن جێکدارێن داعشێن کو سەرپەرشتیا شەڕێن باشی کێ دیکرد کو دووهی بشە بە دەستن پێشمەرگەی هاتیە کوشتن. جعلیەکی دیوال هەریژە محورن تلس خۆفۆ شنگار پەیوەندیت مەدا دیال هێزن پێشمەرگەی دمایەوان 24 ژمێرەدان هیچ شەڕ و هەفچوونێک نەبووە و چەکدارن داعش هیچ بەلەڤینێک لەوێ دەبەرێ نەکریان. زانیاریان ڕۆژێ لە سەنتەرێ باژارە دهۆکێ ئەڤرۆ بڤێ ڕەنگینە بریان ئەوە ئەڤرو کەردەم ژمێر 12 لە هۆڵا کۆنفەرەنسا لە زانگەها دهۆکێ خۆلا دەرچوونە 80 چالاکمانên مەدەنی دوبوارێ ئاشتیێدا بڕێوە بچیت کوژبار ڕێبەریا ڕەوشنبیری و هۆنەری لە دهۆکێ هەڕەسە سازیên ڕێکخراوên ناحکومی ئەف وەرکشوپە ڕۆژانە دەهاتنە بڕێوە برن و دەرئەنجامە دوماهیکێ 800 کەس ji buarê ئاشتیێدا ئەوێ بارنامە ئاشتی وەربگرن. هەروەسا لە ڕۆژە دایکبوونە پێغەمبەرە ئیسلامی محەممەد سڵاوین خۆدێ لەسەر بن لە هەر هەفت قەزایên سنوورێ پارێزگا دهۆکی ئەوێ ئەوڕێ ڕسم لە دانە ئێوار و سپێدێ بڕێوە بچن. هەروەسا لە سنتەرێ باژارێ دهۆکێژی ئەبرل دەمژمێر سێ ئێواری ئەوێ ڕێوڕسمێکی تایبەت بۆ ڕۆژە دایکبوونە پێغەمبەرە ئیسلامێ بڕێوە بچن. ئەوە ئەو زانیاریان ڕوژێ بوون و بریارەوە دە ئەبرودا چاوەڕێ تێکردن بهێن ئەنجامدان. بەڵێ سیپان گەلەک سپاس ئەچینە هەڵەبجە.